جاردن ودگرم هولێرێ ji firokxaneya navdewletiya Hewlêrê hevkarê min Rence Cemal li gel me ye. Rence niha bi berfirehî behsa ecindeya seredana Elî Zeydî bikin bo Hewlêrê hem bo Slêmaniyê. Îşev li Hewlêrê dimîne yan her îşev ji piştî civînên Hewlêrê berê xwe di Slêmaniyê. نالین دووبارە سڵاوتان لێبێ بەڵێ وەک بینیتان عەلی زەیدی لەلایەن مەسرور بارزانی سەرک وەزیرانی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکرا و بەرپرسانی حیزبی لە پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسانی حکومیش لێرە ئامادە بوون لە حکومەت و لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێشوازیەکی گەرم لە عەلی زەیدی ڕاستپێدراوی پێکهێنانی حکومەتی نوێی عێراق کرا و دوای ئێرە دوای ئەوەی کە لە نێو فڕۆکەخانە پشوویەکیان وەگرت ئیدی کۆبوونەوەکان دەست پێ دەکەن عەلی زەیدی لەگەڵ هەریەک لە سەرەتا لەگەڵ مەسرور بارزانی سەرک وەزیرانی هەرێمی کوردستان دواتریش نێتیجوان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و دوای ئەویش لەگەڵ سەرۆک بارزانی کۆ دەبێتەوە گەنگەشە و گفتوگۆی پرۆسە و میکانیزمی پێکهێنانی حکومەتی نوێی عێراق دەکرێت کە مەخاڵی سەرچیا و خاڵی دووەمیش هەڵبەتە باسی نیگەرانەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکرێت کە ئێستا بایکۆت و مقاتعی بەغدا کراوە چ وەزیری و بەرپرسانی پارتی لە بەغدا چ پەرلەمانتاران ئەمە گفتوگۆی چڕ دەکرێت گفتوگۆ لەگەڵ پارتی دەکرێت کە چۆن بەشدارێک کارا و هاوبەشی ڕاستەقینە بێ لە حکومەتی داهاتووی عێراق و ئەوەی کە پارتی مەبەستیتی من لەگەڵ بەشێک لە بەرپرسانی باڵای پارتی قسەم کرد گوتی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووش لە ئاستی باڵایشی ئەو سونەکانەوە پەیوەندی تەلەفۆنی هەبووە لەگەڵ سەرۆک بارزانی و بەرپرسانی دیکەی پارتی کە پارتی بەشداری حکومەتی داهاتووی عێراق بکە و بگەڕێتەوە بەغدا چ پەرلەمانتاران بۆ نێو پەرلەمان و چونکە کە لیژنەکان دیاری کراون سەرۆک و جێگری لیژنەکان دیاری دەکرێت و چەند لیژنەیەکی گرنگ و هەستیاریش بەر پارتی دیموکراتی کوردستان دەکەوێت چ ئەوەی کە وەزیرەکان بگەڕێنەوە بە تایبەتی بۆ پێکهێنانی حکومەتی نوێی عێراق کە باز دەکرێت ئەو وەزارەتانی بەرکورد دەکەوێت هەڵبەتە یەکێک لە وەزارەتە سیادیەکان پشکی پارتی دیموکراتی کوردستان دەبێت کە ئیدی وەزارەتی دەرەوە یاخود دارایی یان هەر وەزارەتی دیکەی سیادی بێت کە زیاتر باسی دەرەوە و دارایی دەکرێت جگە لەو پۆستانەی دیکەکە پارتی دیموکراتی کوردستان وەریان دەگرێت نالین پرسیاری ئەوەت کرد بەڵێ هەر ئەمڕۆ دوای ئەم کۆبوونەوانە لەگەڵ بەڕێزان مەسرور بارزانی و نێچیروان بارزانی و سەرۆک بارزانی عەلی زەیدی هەر ئەمڕۆ ئێوارە بڕیارە لە کاژێر 5 بۆ 6 فڕۆکەکەی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بنیشێتەوە لەوێش لەگەڵ باپڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ بێتەوە ئەوەی هەیە عەلی زەیدی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ دەبێتەوە بازەوە دەکرا لەگەڵ لایەنەکانی دیکەی کوردستانیش کە کورسیانی لە پەرلەمانی کۆ بێتەوە بەڵام تا ئێستا ئەمە پشتڕاز نەکراوەتەوە لە پرۆتۆکۆل نهاتووە ئەوەی کە هەیە لەگەڵ پارتی و یەکێتی کۆ دەبێتەوە چەند بەرپرسێکی باڵای شیعەش لەگەڵ عەلی زەیدی بوون لەوانە محسین مەندەلاوی سەرۆکی هاوپەیمانی ئەساس کە ئەندامی چوارچەوەی هاو ئاهەنگی شەوێکێکە لە بڕیاردەران ئیدی ئەویش لەگەڵ شادەکە بوو و ئیدی لە وەکو گوتیشم ئەمڕۆ ئێوارە عەلی زەیدی دەگاتە فڕۆکەخانەی جەلال تاڵەبانی لە سلێمانی دوای ئەوەی کە کۆبوونەوەکانی لە هەولێر تەواو دەبێت ئیدی ئەمە گفتوگۆیە و عەلی زەیدی لە چەند ڕۆژی ڕابردووش هەر لە دوای ڕاستپاردنی لە 27 نیسانەوە گفتوگۆی خۆی لە چوارچێوەی لایەنە شیعیەکان و لەگەڵ سوننەکان گفتوگۆی سڕی کردووە ئەوەی کە هەیە دەیەوێت لەگەڵ کوردیش لە ماوەی 2 هەفتەی داهاتوو کە باز دەکرێت کابینەی نوێی حکومەتی عێراق پێک بهێندرێ چونکە وە خۆشت باست کرد 30 ڕۆژی لە بەردەما 27 چوار ڕاست پێدراوە 27 5 وادە دەستوریەکە کۆتایی دێ دەبێت کابینەکەی پێشکەش بکە ئەوەی کاشە نیگەرانیەکانی پارتی ئەمڕۆ بەچڕی گفتوگۆیان لەسەر دەکرێت کە ئیدی پارتی بگەڕێتەوە بەغدا و بەشدارێکی کارا و ڕاستەقینەی حکومەتی نوێی عێراق بێ دوای هەولێر عەلی زەیدی ئێوارە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی دەبێ و لەوێش لەگەڵ بەرپرسانی یەکێتی کۆ دەبێتەوە.